کاتی 128 ساڵیاتی ڕۆژنامەگەری کوردی لە ئێوەی بەڕێز و تەواوی ڕۆژنامەنووسانی کوردستان پیرۆز بێت و بەداخەوانێ ئەم باڵوتۆفەیدا هەموارەی کە ڕووی کردە هەرێمی کوردستان وای کرد کە ئەم جۆرە دیدارانە کەمتر ببنەوانێ بۆیە خۆشحاڵم بخۆت کە پێکەوە دووبارە لێرەی لە ساڵیاتی ڕۆژنامەگەری کوردیدا ئێمە پەیامان ئاڕاستی حکوومەتی هەرێمی کوردستان و لایەنە پەیوەندیدارەکانیەتی و بەتایبەتی دەسەڵاتی دادوەری بەوەی کە ئێمە لەو ڕۆژەدا ئەم یادە دەکەینەوە کە هێشتا هاوڕێی ڕۆژنامەنووسمان لە زینداندان و داواکاری لە دەسەڵاتی دادوەری کە دووبارە بەم کەیسەدا بچێتەوە و جۆرێک لە دلۆڤانی بەرامبەر بەو ڕۆژنامەنووسە لە کەیسەکەیدا بنوێنێت و چیدی ئەو ڕۆژنامەنووسە لە زینداندا نەبێت و گەڕێتەوە ناومان و دەستکاتەوە بەکاری ڕۆژنامەوانی خۆی. بەڕێزان، لە ماوەی ڕابردوودا زۆر گلەیی کرا لەوەی کە میدیاکان سەرکەوتوو نەبوون لەوەی کە یاخود نەبوونە بەشێک لە مەنزومەی ئاسایشی نیشتیمانی و ئاسایشی نەتەوایەتی بەوەی کە ڕەچاوی هەندێک پێوەریان نەکرد لە کاتی جەنگ و بۆردومان و هێرشەکاندا. بەڵام ئێمە ئەمە بە دەرفەتێکە زانین ئەم یادە بۆی کە ئەوە ڕاستکەینەوە کە میدیاکان لە هەرێمی کوردستاندا ڕۆڵێکی گرنگ و بەرچاویان هەبووە، چ لە پشتگیری کوردان لە هەشت پارچێکی کوردستان بێ و ڕووداوەکان و خۆپشاندانەکان بۆ پشتگیری لە ڕۆژاوای کوردستان سەلمێنەری ئەو ڕاستیان کە میدیاکان و ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی ڕۆڵی گرنگ و بەرچاویان هەبوو لەوەی کە توانیان کۆدەنگێکی تەواو دروست بکەن و پارێزگاری لەو کۆدەنگە بکەن و لە هەمان کاتیشدا زانیاریەکان و ناڕەزایەتیەکان بۆ ڕای گشتی بگوازدەوانێت. بۆیە کاتێک کە گلەیەکیش بکرێت لەوەی کە میدیا سەرکەوتوو نەبووە لەم ڕووداوانەدا، پێم وایە ئەم گلەیە هۆکارەکەی بێ پرسینەوە لە بەرپرسە سیاسیەکان، لە پارتە سیاسیەکان و خاوەن کۆمپانیاکان ئەوانەی کە پارەیان کردوتە ناو پرۆژەی میدیایی ئەوانەیە، ئەبێ ئەوان بەخۆیاندا بچنەوە بۆ ئەوەی کە ئەو ئامانجەی کە میدیاکانیان لێ دروستکردەوە بێ ئەو ئامانجەیان بیگۆڕن بەوەی کە لە بەرژەوەندی گشتیدا بێت و خزمەت بە دروستکردنی ڕای گشتی و گەیاندنی زانیاری بێ بۆ هاوڵاتیان. و من لێرەدا ئەمەوێت باسی ئەوە بکەم کە سەنتەری میترۆ و بە خۆشحاڵیەوە ڕای دەگەێنێت کە کۆمەڵێک چالاکی، کۆمەڵێک ڕاهێنان و سیمینار لە شارە جیاوازەکانی هەرێمی کوردستان بۆ ڕۆژنامەنووسان ڕادەگەێنێت و ئەو چالاکیانە چالاکی یاخود ئەو ڕاهێنانە زۆرێک لە شێوازی نوێی تێدایە کە دەکرێت ئەتوانم بڵێم تاکوسان لە هەرێمی کوردستان ئەم جۆرە ڕاهێنانان نەکراوە لە هەرێمی کوردستانەوە ئەنجام نەدراوە. بۆیە بە هاوپشتی لەگەڵ چەند ڕێکخراوێکی نێودەوڵەتی کۆمەڵێک پرۆژەمان دەبێت بۆ ڕۆژنامەنووسان و کەناڵەکانی ڕاگەیاندن کە لە ئایندەیەکی نزیکدا بڵاوی دەکەینەوە. 128 ساڵ تەمەنێکی کەم نییە، جێگەی فەخر و شانازی کە بە باپیرانمان شانازی و هیوادارم بێەوە شۆ شانازی بکەین لە میلەتی کورد تاکە میلەت لەسەر ئەرزا کە توانیوێتی لە خاکی تاراوگا نۆبەری کاری ڕۆژنامەنووسی. ئەمە یەکێکە شانازیانی کە هەمومانە بێ شانازی پێوە بکەین. مەلێکی کوردستان لە ناو ئەشکەوتدا ئەڵانی حەقی دەرکەوتێتەوە شەمەحمووی نەبێت. ئەفەنیەکانی سلێمانی لە تۆفی واهبی و لە ڕەفیق حیلمی و لە برای مەحمەدەوە ئەمانە جێگەی فەخر و شانازی بۆ هەمووتان بۆ ئێمەش بۆ میلەت دەکەین. لەبەرەوە ئەگەر باسی ئەوە بکەین کە ڕابردووەکەمان چەند پاراوە، چەند جوان و چەند ڕوونە، ئەبێ باسی ئێستاش بکەین، ئەبێ باسی ئێوەش بکەین، ئەبێ باسی قۆناغەش بکەین کە چی بەدەستەوەی چی ئەەکەین. من 50 خاڵێک کە میدیای کوردی ئێستا خەریکە بێتەوە بە باس خۆیە بێ بە باسی میدیا، نجاتی باسی تەوەر و باسی باڵی ڕاگوزەر ژانرەکانی هەواڵ بکەین، لە هەواڵەکانە خۆتان هەواڵن. ینی لە ماوەیەکی زۆر کەما ئێمە چوار ڕێنماییمان دەرکرد بۆ کاتی ڕۆماڵکردنیەوە. ڕاستە ئەوە سوورن لەسەر کارکردن لەسەر دڵسۆزیتان، بەڵام پابەندەبوونی میدیای کوردی بە پرەنسیپی کارکردنەوە یەکێکە لەو کێشانێکە بێت لە ساڵی 2006 زۆر بەنسبەتی مافی امتیازاتی ئێوە حەقی خۆتانە وەک ڕۆژنامەنووس کە زەویتان هەبێت وەکو هەموو چی پرۆژەکانی کە تا ئێستا تەنها ڕۆژنامەنووس لێبێ بەشە لە زەویەکان. ئێمە بەڕەسمیە لێستەوە داواکەم هەر لێرەوە لەم مینبەرەوە داواکەم لە سەرۆکی حکوومەت ڕەزامەندی پیشانبا بۆ دابەشکردنی زەوی بەسەر ڕۆژنامەنووسانە لە دیهۆکەوە تا کەلار و
بۆ لەبەرەوەی هەموو چین و توێژەکان وا بزانم وەریان گرتو تەنها ئێوە ڕووی دەمەکەمە کەناڵەکانی خۆتان کەناڵەکانی میدیا بیمەی بێکاری بیمەی کۆمەڵایەتی لەگەڵ بیمەی تەندروستی ئەو سیانە مەرجن کە هەموو ڕۆژنامە نووسێگە بێ ئەوە لە کەناڵەکانە ئامادەسازیتان بۆ کردوێت بەداخۆ لە میدیای کوردیا کەمترین پابەندبوون هەیە بەم سێ ئیلتیزاماتەوە کە ئەبێت حەقی خۆتانەوە بووە سەندیکا ڕۆژنامە نووسانی کوردستان داوای کردووە یاسای خانەنشینی ئێوە ڕۆژنامە نووسەکان هەموار بکرێتەوە چونکە هەتاوەکو ئێستا بەپێ ئەو یاسایە موچەی ماڵنانی خانەنشین 110,000 دینارە ئەمەش موچەیەکی زۆر کەمە پڕێکی زۆر کەمە هیوادارین ئەم ساڵ پەرلەمان کە دەست بەکار بوو یەک لەو خاڵانی کە ئەتوانی جێبەجێ بکات هەموارکردنەوەی ئەو یاسایە بە شێوازە لە شێوازەکان کە بتوانین ڕووی ناو کۆمەڵگای بێت زۆر خاڵی تر هەیە کە ئەکرێ ئێمە بیش بڵێنین لە ئەم ساڵی داهاتووەکەیەت بەڵام کەم تا زۆر کۆمەڵی ڕێگری هەیە خۆتان دەزانن میدیا زمانی میلەتە ئێمە ژێرە لە ئەم حاڵەتەیە کە هەمووتان ئێوە وەکو زمانی میلەت قسەکەن بەڵام میلەتەکەمان بە قۆناغێکی ناخۆشا تێپەڕیوە هیوادارم ئەمە دوایین کارەسات و دوایین جەنگ بێکە پریشی بەریەمە من جارێکە سوپاس هەمووتانەکەم بۆ ئەو جوگتمان و بوونە ئەو کەناڵانەی کە لە سنووری سلێمانیا کاری خۆیانەکەن ئەو دیجیتال میدیایانی کە تازە دروست بوون بەڵام ئەتوانن بڵێن خۆیان سەرمان بە سەرماندنێکی زۆر باش لەگەڵ گلی و گازن دەو ڕەخنەکانمان بۆتان بەڵام لەگەڵەوەشتا کاری میدیای کارێکی شەریفانەیە کارێکی نەجیبانەیە ئەگەر ئێوە نەبن کەس معاناتی میلەتەکە ناکەینێ ئەگەر ئێوە زمان و گوێ و دڵی میلەت نەبن میلەت بەچی ئەتوانێت تعبیر لە ڕێی خۆی بکات جاریکە 126 ساڵی ڕۆژنامەگەری کوردی لە هەمووتان پیرۆز بێت لە هەر چوار پارچی کوردستانیش هیوادارم هەمووتان ساڵ و سەلامەت بن ڕۆژنامە نووسەکان و تکاتان لێکم خۆتان پارێزن ئەو خاڵبەندی سووربەندیانی کە هەمانە بۆمان دیاری کردوون لە ڕووماڵەکانە با کەلوپەتان پێبێ با پێداویستتان پێبێ ئەگەر هاتووخواانە کردە شاڕێک چەند شتێک دروست بوو بۆی ئێوە نەبن بە قوربانی ناکەن